بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، همو مروفيك حتما صفة جوان هي صفة خرابي شيء. لو صفتنا عند شان نجورة عند شان بدأ خو نتواني بيجورين، رجز ما نتواني بيجورين، قوميت ما نتواني بيجورين، دايكو باوكا نتواني بيجورين، خوش كبرى نتواني بيجورين، رنجي بيستو قجو أو أنا كمال صفات لهم من ده هي وبس زيادة هاشا. حتما أبي بيش راضي بين أويك إخوي جوري بيداوي لوشتانا أو قدر كونية كيا. بلام هندش تي قدري شرعية إنسان تواني بيجوريت. بقول من إنسان خوي بمشروب وقرتوا. أتواني ترشي بكات. بقول دايق نبوه. زجاجة شاشة تواني واصل لبينت. أتواني دس بيبكات بالشاشة. أتواني بشخواتوا. كواتا اللي ردا هم توان بيبي بزجاجة شيش، هم توان بيبي مشروب، وتوان واضح شان لبينت، تواني ترشي شام بكي. بلام عندك صفات دي كهية لناخ من دا رواوة ياخذ بخو من دوام عليه كردوه. بقول من الرزيلي صفتك كم ينزور تمان داهية. بلام إيمان لا أباد كم يكاو زيادة كات. بجوري هيز إيمانك كتا. بغزو غرس هما تمان داهية تورا إيمان تداهية. لما كادا الأطوانين لبردش بين. حسودي تمان داهية. أطوانين داي مالين كم يكينوا. ياخذ بالبريب كين. غيبتيش بهما شوا أتوانين باسي خلق بكين، أتوانين خرافة كاني ودربيخين، أتوانين ساكا كاني شباز بكين. كواتا أوشتانا أتوانين لخو دام مالين، أتوانين لخوش ما دام بروينين. أمره ما بس لو بابتسيا ما بس لو صفة ناشيرنية أجرتي من دابي ناشير مانكات. سند زك من زوابي سند روما خوش بيتسند خانة دام بين برا دوز بين خزم دوز بين. بلام اگر ام صفت من تدا بیت همود زوانه كمان لا ابات اويستيا كرت بيالي غيبت بخوي غيبه يعني باس كردني باجمله باس كردني كسك كلا امادني لما لسكي باسي بكيت طبعا ام صفته تمان دان نتسندراوا بخو مان لخو مان دا اروينين اتوالي نيكي وش الرنجي تساو برتو قجو كردو او اشتانانيه اتواني نيكين باش بويكين لبر أوي يكمشد نظاني ويا لبرو إيمان ما ضعيفة لبرو زيانكي نازانين أجينا أجر بزاني زيانكي وبزانين لدنيا دا زيانكيتي ولا قيامتي زيانكيتي والله كسما ناورين بي كين خومن واللي جناقرين كس للا إم أنزام يبدأ بوش يزين تاوانا كيسندا كواتب بتسي أمد بورنا بتو بوي كبراسي زار بزار إنسان أبديتي شو خوي بكاتب بزانا أم صفة زوانا تو بين برتاي خوتك كسر لاي تو باسي كسر كأمادنيا لاي تو كسر جوري يام بتوك خوت عمله بتوك يان جوري بتوك بيت ادي باش دخود بين برتاوت تو باسي ام كسر اكيد باس كسر كي اكيد باللاي اويش تو بتسوشي لها ما كذا زيانة اشتريشي هي لو قرب بتسوق بيوا متمانة بتو نامينت بويك اجتو لما زيك بويت كابرا ناوري بزيد بلي بو والي بخوي بروم باس مكات ياخذ بلي فلان وفلان بيك وانا او لخول الزكاه خويا ترسل فلان وفلان بيك وانا بو خويا باسم نكم بويتي بوي ام صفه خرابي ام كسا لي اترسي متماني بيناكي لبرو دوكاس بيك وانا زمت بكاتنو ياخذ صفاته كانت باس بكات باش هذيك لو كاس اما بوين شين على امانينا شين على امانينا ويا بوبلين فلان وفلان كزوايا بس ما دهاتو يعني بس ما دناتو كواتا بابزاني زور زار إما بم صفة ناشيرنا خمان بتسوكا كين ومتمانة لدستدين أما هر زار للدنيا ده أما بتاعي خمان بيني بو شكاتك بيغمس صلى الله عليه وسلم كاتك إسراء معراج بيكرا شو روي بيكرا لسرتاي صالي بياما كيبو بردرا بو أسمان بهشتو تزهنمي نشان درا كهاتو تسيدا قال خوي هنا يكمش العبادة اللي قال خوي هنا بوي كنويش فرس كرام دو مش باكرنوي داروني اللي قال خوي هنا أم دارون أم صفة خرابانك باسم كأجر حسودية أجر رزيلية أجر غيبة أجر قوقينية أمانة اللي قال خوي هنا أي إيمان دار أي خلشنا أي أيها الناس يا بني آدم أجدار با إيشتو خو خريكرنا بخوت و برستني بالوردقارة سبحانه وتعالى أم دوش اللي قال خوي هنا
لەوانێ هەمومان نوێژ بکەین بەڵام لەوانێ زۆر بەمان ئێشتا ئەمە لە تەسکەی نەفسە تێکەوتوینە لەوانەیە پارەی هەموو دنیامە لە بەرداست بە یەک سند نەدزین لەوانەیە گەر هەموو ئافرەت لێرە بن لەوانەیە کەسمان چاوشتێن سیر نەکات بەڵام زۆر کەمێکمان زمانی ئەپارێزێت لە باز نەکردنی براکەیە نوێی شەکەن بە ڕۆژیشین بەڵام لە غەیبەتە لەوانەیە لەو ناحیە تێکەوتو بین نازانین زیانەکەی کەمتر نییە لە تاوانەکانی دیکەیە بۆشە پێغمبەر فەرمووی هەل تەدڕونە مە الغیبە ئایا ئەزانن غەیبەت چییە وتیان قلنا قالوا الله ورسوله أعلم خو پێغمبەرەکەی ئەزان فەرمووی ذكرك أخاك بما يكره باسکردنی براکەت بەو سیفەتەی کە پێی ناخۆشە ئەمە پێناسەی غەیبەتە من باسی کەسێک بکەم بلوزاني فلان كذا والله بابلين زور تنبله والله دائما لخودايا أظن أو كسا بدأ خويني خويدت وبيشينا خوش بو صفتي باجيب كان باسم كرت علي أظني فلان وتيتو زور خودي بو دا خوي كان لسه فينا خوش كاكا من نخوش من خوينم دابزيو من يودم كما فلان في سار بو باسم بدأ خومني دوم يشيتوني من لخودا من لخودانا ليش أظن فلان كذا زور رزيلة والله أوقات شوينا مطعمي فلان في سار وانا إيه باشا كابرا باش كن بارينيا بل كابرا باري سر بناك لو ناحية بهدر نادا بهر زور لزور كان بس كردني أم كسا لهر صفته كبينا خوش أما غيبت وتسند زارج أوش ما كردوا أزا فرمي كاتك إسراء ومعراجي فكرة أفرمي خلكاني كمبيني بأظهار من نحاس نينوشي أصلا هي الصفر يعني هبو أي فرمتي يخمشون وجوههم وصدورهم أو هذا دم تساو سنجي خويا دارني وتم يا جبريل من هؤلاء أو أنا تشينا بو ولا خويا كان فرمي هؤلاء الذين يأكلون لحوم الناس خد بدني فرمي أمانة خلقان يكن قوشتي خلشي أخوان قوشتي خلق أخوان طبعا بو قوشتي خلق أخوان كسي قوشتي خلق بخوا بله غيبات خواردني قوشتي أو كسي كباسي كيت شش قيزونا ونيا شتش بيسا ونيا للا جروبا كي بناي كانيبالا أو جروبنا كبراسي قوشتي إنسان أخوان قبل بزان ذكر رشان لبردايا شيء الشيطانيان قرتوا زاريوا جور هلا دنوات قوشتكي يخون زاريوا نفرك كوجن قوشتكي يخون يعني شيطان برس بمشي وكل شيء وكان مشهورة بلوسة كانيبالا أداتي باش هما شيوك لشوازي كانيبالا ما تدانية بوي كباسي خلق كين بنار راسته وخو قوشتكي يخوين بنار راسته وخو قوشتكي يخوين أجر إما بزان أما قوشت خواردنا من باسي فلان كم أجر بزان فلان قوشت يخوم شنو كار قزوناك كار بيساك بوش خوارد باس كردني خلق قوش خواردني قوشتكيتي لقيامتي شا رنيني قوشتي خوتا اللي اسكا كتكيتوها رنيني قوشتي خوتا با نينوشي آسنين صفر باشا دقر قوشتي دا متساو سنجي خومان دا أمالين بويكا باسي فلان ما كردو هم روشة بردوامة خواهي قورتي ما في أفرمي ولا يغتب بعضكم بعضا غيبتي يكتر مكان أتحب أن يأكل أحدكم لحم أخيه ميتا فكرهتموه حزكان قوشتي براكا خوتان بخون بمردوي كاتي كرقت عن لوشتيا كارج قزونا شي قوشتي براكا خوي اخوات برا إيماني بي برا دايكو باوك بيت قوشتي مروفيك بيت كسبنا وشتناكن فكرهتموه هموما أوشتنا بقزونا بلام وصفي خواي قورا وصفي واي كردوا بويك إما رقما لم كاربت ككاتك ويسنان بس كسكا بكين لكاتك آمادنية باش الزور زاريش ألين كاكا أم كارا اشتشي بيسا وخراب باز نكين ألين كاكا صفات كيت باشا حديث كفرميتي وما بسك أفرمي أجر صفات كيتي دابو إن كان فيه فقد اختبتها لا أجر تيدابو أجر تيدابو صفتك أما غيبتت كردوا وإن لم يكن فيه فقد بهته بلام أجر صفتك تيدان أبو أو بختان بو كردوا بحالت بستوا دي قد بدي أجر صفتك تيدابو بلام بينا خوش أو صفتك باسب كم مدحنا
بەڵام سیفەتێک تێدا پێی ناخۆش ئەم سیفەتە لای خەڵک باس بکرێت ئەگەر باست کرد ئەم سیفەتەی کە پێی ناخۆشە ئەمە غیبەتت کردووە باست کردووە ئەمە گۆشت خواردنەکەیەتی ئەگەر تێیدا نەبوو بوتانت بۆ کردووە درۆت بۆ هەڵبەستووە گەورەتر خراپتر هەردووچی گەورەی بڵام ئەمیان گەورەترە زۆر جارە بین کابرا ئەڵێ کاکە ئەرێ بۆ نمونە ئەڵێ ڕیبە ئەڵێ کاکە من ڕازیمە و بانکەکەش ڕازیە بۆ حەرامە یام لە کەسێک پارە قەرزەکەم بە ڕیبە ئەیدەمە بۆ حەرامە خۆم لێ ناتزم ئەڵێم ئەگەر لێی بدزی ئەمە دزیە ئەگەر هەردووکتان ڕازی بن ئەمە ڕیبایە ئەگەر ڕێشی لێ بگری ئەمە چەتەیە بۆی هەرکەسە و نای خۆت جیاوازە وەکو زینە ئەڵێ کاکە ئەو ڕازی منیش ڕازیمە وەڵڵاهی ئێسکن دڵمان لە بۆ یەک دێ و ئەوانە خۆ ئەمە تەعادا لێ ناکەم ئەگەر هەردووکتان ڕازی بن بەڵام لەبەر ئەوەی مارە نەکراون ئەمە زینایە ئەگەر بێت و بە تۆبزیبی بە زۆری بیت ئەمە تەعەدایە ناوەکە ئەگۆڕێت بە هەمان شێوە لە غەیبەتیش بە هەمان شێوە ئەگەر سیفەتەکەی تێدا بوو ئەمە غەیبەتە ئەگەر تێدا نەبوو ئەمە بوهتانە ئەمە هەڵبەستراوە ئەمە درۆکردنە پێیوە کە لە کاتێک ئەم سیفەتەی تێدا نیە کەواتە بە هەر زۆر لە زۆرەکان باسکردنی براکەت ئەگەر مەدەح نەبوو پێی ناخۆش بوو بۆ شتێکە باسیەکەی ئەمە بە ئاگادار بە یەکەمیشت گۆشتی وت خواردووە لە قیامەتیشە گۆشتی خۆت دائەڕنی بە نینۆکی ئاسنین بەڕاستی تاوانەکەی زۆر گەورەیە لە دنیایشدا ئاگادار بە ئەو کەسێک ئەوشت ئەو سیفەتەی تێدایە کەمیان زۆر بەڕاستی ئەم کەسە بچووکە بێتەوە لە بەرچاوی خەڵکە متمانە لە دەستەدا لە هەمان کاتیشدا بزانە ئەو کەسێک کە لای تۆ باسیەکات ئەکید بە ڕۆژێک دێت تۆش ئەهاڕێت باسی تۆشەکات کەواتە هەر لە ئێستا لێ مەگەڕێ باسی خەڵک بکە بۆی کە بەیانی تۆش نەهاڕێ لە لای کەسێکی ترە ڕەدی بدەوە بەڵام لە چەند کاتێکە ئینسان بۆی هەیە باسی خەڵکی تکە بکات ئاگادار من کە عولەماکان ئەمەیان بۆ هەڵهێنجاوین یەکیان ئەوەیە کاتێکە پێویست بە فتوایەکە کەسێک زوڵمێکی لێکردویت یاخود لەگە خێزانەکە تا کەسێک تا شەریکەکە تا ئەڵێ فڵانی کەس شەریکمە معاملەیەکمان کردووە وایە من وام کردم و ئەو وای کردو ئەم وای کرد و ئەو وای کرد ئایا لە ڕوو شەرعیەوە فتوایەکەی چییە لەم کاتە بۆ تێ باسیکە مەبەستت شکاندن نییە مەبەستت فتوایەکە وەربگریت ئەمە یەک دووەمیان لە کاتێک زاڵمێکە زوڵمێکی لێکردویت کەسێکە پارەی لێ خواردیت مەطڵ غەنی ظلم ئەوەی کە پارەی پارەدار نەداتەوە کاتێک ئەتوانێت ئەمە زوڵمە ئەڵێ ئاگادارم فڵان کەس قەرز کوێرە زاڵمە لەو بەشەی زوڵمی کردووە پارەی مەدەنێ ئاگادار من پارە ئەخوات یاخود کەسەکە کەسش داوێن پیسە ئاگادار بڵێ خەڵک ئاگادار بە فڵان کەس ئیوەی نییە بهینێ ناو حرەمی ماڵەکەتە کابرا چاو پیسە شەڵوار پیسە یان کابرا دزە کابرا کلااوچیە کابرا جاسووسە ئەمانە پێویستە ئاگادار بکرێتەوە باس بکرێت بۆی کە خەڵکی لێ ئاگادار بن کەواتە لەم کاتەدا ئەم سیفەتانێک کە لەم کاتەدا بە خراپی کە فیتنە دروستە بێت پێویستە ئینسان باسی بکات لە کاتێکی کەشە توانی باسی بکەی کاتێک کە پرسیارە لێکن لە مەسەلەی زەواجە ئافرەتێک جیرانتە کسێکە جیرانتە یان کوڕێکە جیرانتە شاگردێکتە ئەلێن ئەمە داخوازی کراوە ئەم کابرایەت چۆنە ئەم ئافرەتە چۆنە تۆ بە حکمت وەڵام ئەدەیتەوە نەک فیتنە دروست بێت باسێکاکە ئەم کابرایەکی مەسەڵەن غەدارە کابرایەکە عەسەبیە کابرایەکە شێتە ئافرەتێکە کەڵکی توی نییە ئافرەتێکە سفورە ئافرەتەکە وایە بەگوێری ئەو بە حکمت نەک بەوەی کە فیتنە دروست بێتەوە نەکەوزە فایلەکەی باز بکەی بەس بڵێکا کەڵکی ئەوەی نییە پێم باش نییە کە بیکەی بە هاوسەری خۆتە خزمەتی لەگەڵ بکەن لەم کاتێدا بۆ تێە باسی بکەیت لە کاتەکانی دیکەدا بۆ نییە باسی بکەیت لە کاتێکە کەسەکە پێی ناخۆشە ئەمە تاوانەکەمان زانی یەکەمیش لە دنیادا بخۆمە پێ بچووکە بینەوە متمانە دەسەدەین و خواردنی گۆشتی ئەو کەسێکە باسەکەین لە قیامەتیشە ڕنینی دەموچاوی خۆمانە لەگە سینگمان گۆشتەکەی دا ئەماڵین باشە چارە سەر چییە ئەمە زۆر ئەساس هەمومان تێماندا هەیە ئاگادار بن کەمیان زۆر تێماندا هەیە یەکەمیشت ئەوەیە کە ئینسان خۆی بەخۆی و خەریک بکە خۆی بەخۆی و خەریک بکە کەسمان بێعیب و عارنینە کاتە گوتیان فڵان کەس ڕەزیلە بڵێ ئەجە بۆ خۆم زۆر بەخشندەمە کەوتیان وڵی فڵان کەس زۆر تەمبەڵە بڵێ بۆ خۆم زۆر چالاکم کە گوتیان وڵا فڵان کە ئافرە زۆر کابانە بڵێ خێزانەکەیم زۆر کابانە یان دایم ئینسان شێکە سەر خۆی بچێت ئەو سیفەتە خراپان لە خەڵکیدا با لە خۆیدا ببینیت حتمما ئەو شتانە مەشمان تێدا هەیە کەمیان زۆر کەواتە یەکسەر خۆت بە خۆتەوە خەریک کرد دوو ئینسان لە دوای عیلمدا بگەڕێت کە بە دوای عیلمدا گەڕای وەڵڵاهی مەجالی خەڵکت نامێنێ لە خواک دەوێت تەلەفۆنەکەت بۆنێ لە خۆیاک دەوێت ناڵە میوانەکەت بۆنێ بەڵام یعنی کەمیان زۆر میوان خۆشە بەرەکەتە بەڵام
ئەتو ئەوەندەت بەرنامە لە پێشە ئەوەندەت کتێب لە پێشە ئەوەندەت علم لە پێشە مەجاری خەڵکت نەماوە لامان کاتە ئەبێ باڵانس ڕابگری هاوسەنجی ڕابگری بەڵام تۆ علمت لە پێشە بۆشە علم کۆتایی نایە بە خۆتان نەزان بۆیە خۆت بە علمەوە خەریکە بە خۆت ئاگال لە خەڵک نامێنی سێم شتیان ئەوەیە کە ئینسان واز لە لەغوە بێنێت ئەمڕۆ لەغوە زۆر دەکرێت یەک لەو لەغوانە چییە فەیس تایم ئاسان ئەمڕۆکە یەکسە فەیس تایمەکەیت بۆ برات بۆ دایکت بۆ خوشکت بۆ برات بۆ فڵان برادەروانە بە سەعات فەیس تایمی طبعا ئەو مەوزوعی کە تۆی کێوە یاخود لە ئەحواڵ پرسینەکە لە 20 ثانیە ئەو پەڕی دەقیق تێ ناپەڕێ ئەحواڵ دەنگ و باس ماڵ و منداڵ هەموو باش الحەمدولله خۆ نەخۆشین لەخوای بەزای زۆر باش هەر هەمووی دقەی 2 دقەیە بەڵام تەماشای فەیس تایم کە 2 سەعات لەسەر قسەت کردووە پێ دوای لەو 2 سەعاتی غەیبەتی 200 کەست نەکردبێت دەور و بەری خۆت نەهاڕی بێت باسی خەڵکتان نەکردبێت دوای سان فەیس تایم بۆی کەشکە ئاکەیت دیزارێکە فلان فیسا ئەرێ فلان چۆناری جیرانەکەت برادەکەت خزمەکە دایکت بابەت خەزورت کوڕت باس ئەروە باسی عالمێکەت چی لەغوەیە ئەوەیە کە خوای گەورە فەرمی والذین هم عن اللغو معرضون هیماندار ڕاستەقینەوەی کە لەغوە خۆی بە دوور دەگرێت خۆمان بە دوور گرتووە لەوە پێویست ناکات بۆیە کە خۆ پارێزراو بم لە غەیبەتە پێویستە من تەلەفۆن کەم بکەمەوە تەلەفۆن کەم بکەمەوە بۆ تەنها لە کاتی پێویستە بەکاری بێنم یاخود مەجلیسەکە ئەزانم بچمە لای فڵان کەس باسی خەڵکە کات کەواتە ئیلا بۆ کاتی پێویست نەبی ناچمە لای فڵان کەس بۆ کە نەتوانم چاکی بکەم خۆ ئەتوانم خۆم چاک بکەم نەچمە لای فڵان کەس چونکە ئیشی وی غەیبەتکردنی خەڵکە کەواتە من خۆم لە لەغوە پاراست خۆم لە غەیبەت پاراست بە تەلەفۆنش بە هەمان شێوە خۆم پاراست و ئەوانیشم پاراستوشی غەیبەت نەکرد بەم چارەسەرانە ئەو کاتا بینی وردە خۆت لێ ڕاهیناوە باشترینیش ئەوەیە کە تۆ لە زیاتێکە ئەم سیفەتان لە خۆدا ماڵی یەک سیفاتی زۆر باشێ پێویستە لە خۆتی بڕوێنی ئەویش ڕەتدانەوەیە ڕەتی کەسێک بدەوە کە غەیبەت دەکات ونیا من رد عن عرض أخيه رد الله عن وجهه النار يوم القيامة سفر سنزوانا پاداشش سنزورة هر کەسێک ڕەدی کەسێکی داوە یاخود دیفاعی کرد لە کەسێکە لە برایەکی کاتێک باس دەکرێت ئەوە خەریکە ئەی شێلن باسی عەرز و ناموسێکن باسی خۆیەکە سیفاتەکانی باسەکەن تۆ ئێستا کاکە جان لای من باسی مەکەم ئەم کابرایە وان نییە گەر تۆی وای بینی من وان نایبینم ئەگەر واش بێت کەسی خۆمانە برای خۆمانە برای ئاینی خۆمانە هاودینەکەمە باسی ناکەی بەم سیفەتە جوانت یەکەمیشت کەسێک ناوی لای تۆ باسی خەڵک بکات دووەمشت لە قیامەتیشدا پاداشێکی زۆر وەرئەگری بەوەی کە خوای گەورە ئاگر لە ڕوت بە دوور دێخیت لەبەر لە دنیایەدا لێ نەگەڕای غەیبەتی برایەکەت بکرێت بەما سیفەتەکەت وا ئەڕوە لە ناو خەڵکی ئەڵێن فڵان کەس نەی غەیبەت ناکات کورە چی ئەوێریت لای ئەو باسی خەڵک بکات یەکسەر دیفاعی لێکات ئەها کەواتە تۆ چیت کرد ئەم سیفەتە لە خۆ داماڵی ئەم سیفەتەش لە خۆ ڕواند لە ناو خەڵکی بە چ مەشهوری ئەزانن کە تۆ جێگای سیقە و متمانەی بچێ مەجلیس و خەڵکی لە مەجلیسە دابنێشن تەئەکیدی مادام تۆی لێی باسی تو تێدا ناکرد بۆ دیفاع کرد جا هەمومان بە ئیمتحانێکی خۆمان بکەین بزان ئێمە لە کام سیفاتین بە چ ئەناسرینەوە ولا کوێی کێشەکان داینا ولا کوێی تەزکیەی نەفس داینا ولا کوێ ئیسرا و میعراجی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام تێگەیشتوونە بەوەی کە ئێمە تەزکیەی نەفسمان بکەین و غەیبەتی خەڵک نەکەین و ولا ماکەدە بترسێن لەوەی کە لە ڕۆژی قیامەتە دەموچاوی خۆمان ئەڕنین بەوەی کە باسی خەڵکمان کردووە گۆشتی خەڵکمان خواردووە ئەمە لەبەر چاوی گۆشت خواردنی خەڵک هەرگیز ئەم کارە قێزەونە ئەنجام نادەین وصلى الله على محمد وعلى آل محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين